أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وبارك على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. براني برغز وخوشويست، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حال لوانشي كاتين وخزمتان. باسا كمان باسي وليبو ليردا ما حكم الزواج بغير ولي وما يترتب عليه. حكمي أو زواجت شيكا أو هاوسرگیریت شيكا وليت يدا نبت. فإذا زوجت المرأة نفسها من غير ولي بطل العقد. دلي أجر آفرتك خوي بمير دا ببي ولي نبو، مثلا باوكي لوي نبو يا برايكي لوي نبو، أو لسر راي جمهور زانان زوريني زانان أو عقده هلا وشيته باطلة وإيش اعتبارك بونية. هرسن وثمان مذهب أبو حنيفة رأي وايك أفرد أجر بالغ وعاقل بو دتواني كسب كاته وكيلي خوي زواجك أنجام بدري. والله أجر هاتو دخول بو، يعني مثلا هاو سرگیریه كرا ببي ولي وباشان بياوكا جنكي قواستوا دخولي بيكرد أو كاتا طبعا إمالا عقدك باطلة هلا وشيته ليكتر جاكرينه. بلام آية أو آفرته چی دكوه؟ أو آفرته ماري هاوشيوي خوي دكوه مهر المثل بيالن ماري هاوشيوي جا ماري بو دياري كرابه يا نكرابه. ماري بو دياري كرابه هر مهر المثل يكوه، بوشي دياري نكرابه هر مهر المثل يكوه. يعني مثلا خوشككاني، مثلا كشبلككاني، كشاموزاكاني لسر چەند مارە کراون هاوشێوەی ئەو مارەیە دەدرێ بەم ئافرەتە. و ڕەیەکی تریش هەیە ئەڵێ ئەم نیکاحە ئەگەر کرا بەڵام دواتر قازیەک وەکو ئیبن قودامە باسیەکە قازیەک حکمی کرد بەوەی کە ئەم نیکاحە سەحیحە، ئەو کاتە هیچ کەسێک ناتوانێت هەڵی وەشێنێتەوە. بۆچی؟ چونکە ئەڵێ حکم القاضي يرفع الخلاف. قازی برای لەسەر شتێکدا خلافێک ئەگەر هەش بێ حەلە بێ و کۆتایی پێدێ. دلیلی ئەمە چییە کە ئەم نیکاحە باطیلە مادەم وەلی نییە؟ ئەم حەدیثەیە ئەیومە امرأەتین هەر ئافرەتێک نەکەحەت بغەیری ئیذنی وەلییها خۆی مارە بڕی لە کەسێک بەبێ موڵەتی وەلیەکەی، بەبێ ئاگاداربوونی وەلیەکەی، فەنیکاحوها باطل، ئەوە نیکاحەکەی پوچەڵە و هەڵەوەشێتەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام سێ جار ئەمەی فەرموو. فإن دخل بها أجر قواستي وبياوك قواستي ودخولي بيكر فلها المهر أو ماري توايبه هي، يعني ماري مثل أو شيء ويخوي بما استحل من فرجها. چونك قواستيو بوشي وعزي كباس ما كر كما دام دخولي بيكر أو ماري توايبه هي. فإن تشاجروا أجر ولي كان ولي أمريكان مثلا زور بون من 4-5 براي هي باشە خلاف و جیاوازی کەوتە نێوانیان، ئەو کاتە بەعزێکیان ئەیان و مارەیەکەین، بەعزێکیان و نایاڵین ڕێ لێ ناگەڕێن. فالسوڵتان وەلی من لا وەلیە لە. ئەو کاتە مادەم کێشە هەیە لە نێوانی وەلیەکان ئەبێ کێ مارەی بکات؟ ئەبێ حاکم مارەیەکات، دەسەڵاتدار حاکم، وەلی ئەو کەسەیە کە وەلی نییە یا وەلیەکەی هەیە بەڵام ڕێگریەکەن لێ ناگەڕێن. أم حديث أبو داود وابن ماجه وترمذي رواياتيان كردوه وابن ترمذي على حسنه بلاي لدرجة حسنة. ولا يجب على الواطئ في النكاح الذي تم بغير ولي حد الزنا. بلام آية أم نكاحك ألين باطلة آية زناية نخير زنانية حد زنا لسر أو كسر جبجة كريك أم نكاحي كردوه نخير حد زنا لسر جبجة ناكري لسر أو كسا. بوچی چونکە بەڕاستی اختلاف هەیە لە بینی زانایانە ئایا ئەم نیکاحە دروستە یا دروستە. وەکووتمان ئەبوو حەنیفە ئەڵێ دروستە، کێشەی نییە. لەبەرەوە اختلاف دروست بوو ئەوە چی دروستەکە؟ ئەوە گومانێک دروستەکە، شوبهەیەک دروستەکە. دەی حدودیش الحدود وەکو لە فەرمودات و الحدود تدرأ بالشبهات. حدی بڵێن شەرعی کە دانراوە بۆ حدانی عقوبەیەکی دیاری کراو کە دانراوە بۆ یەکێک لەو جەریمانەی کە دانرا هەیە، مەسا حەدی زینا، ئەوە لا ئەدرێ بەچی لا ئەدرێ بە شوبهە و گومان.
گومان کەوتە ناو شتێکەوە ئیتر حەدەکە لا ئەچێ بۆ نمونە کەسێک دزیەکە ئەڵەن لەبەر چی دزیت کرد وەڵام برسیم بوو هیچ نەبوو بێخۆم چوم ئەو شتم دزی مەسەن لەو ماڵە یا زۆر هەژار بووم پێویستم پێ بوو مەسەن ئەوە شوبهەیەک یا مەسەن من شەریکم لەگەڵ ئەو کەسە ماڵی خواردوم من چوم ماڵەکەی ئەوم بردو ئەمە شوبهەیەکە هەر جارێ شوبهەیە کەوتە ئەو شتانەوە ئیتر بۆ خۆی هین نامێنێ حەد نامێنێ بەڵام کاڵێن حەد نامێنێ ئایا تەنبێکردن هەیە تعزیر هەیە بەڵێ تعزیر هەیە لكن فيه التعزير تعزير بريتيا لشي عقوبة كسزاك لخواري حدوا نابي بقاتا حد بقول حدي تزيد أزبرينا باشا عقوبة تعزير للزيان نابي بقاتا حد نابي مثلا بقول كس زينايكر صد جلدي اللي أدري والله ما قال تعزيري كي لا أنا ده جلدي اللي بي بيستي اللي بي نابي بقاتا أقل حد مثلا الرواياتاتو بقول منا شل جلده بو عارخ وارد نابي بقاتا تشل مثلا كواتا تعزير عقوبيك كي دياريك قاضي حاكم دياريك بجورك تأديب تم كردني تيدابي بو أو كسك أم كاري كردوه البته يسا لهمو محاكم إسلامية هنا يعني بفي مذهبي أبو حنيفة إجدا كان أفراد أقر بالغ وعاقل به أو يتر ما رأى كريه وهيش كيشينية بله هروها قاعدة فقهيش ماني الله شي ضل الاجتهاد لا ينقض بمثله اجتهاد بهاوشيه واجتهاد كثير هلا وشيته مثلا قاضي جلس مذهب ابو حنيفه ماري كرد قاضي كثير ناتو يعني بلا والله مخالف الراي جمهوره من هلا وشين مو هلا وشيته شو اجتهاد باجتهاد كثير هلا وشيته الاولياء في الزواج بالترتيب اواني كابن سرپرشتياري قريبستي نكاح بزانين بالترتيب والرزبندي كامانا طبعا أمانة باسكراوة يكم الأب باوك يكم سرپرشتيارة ككسي خوي بمير أدا ثم الجد باشان بابير ثم الأخ الشقيق باشان أجر أوان نبون براي باوكو دايشي ثم الأخ من الأب باشان براي باوكي لطرفي بلا بلا نا خال هر نابيت سرپرشتيار ثم إسا باسيكين ثم الأخ من الأب باشان براي باوكي يعني أم آفرته براكي هي بس لباوكو باوكيانية كبس دايكيان جودايا ثم ابن الأخ الشقيق باشان برازاي باوكو دايكي ثم ابن الأخ من الأب باشان برازاي باوكي ثم العم الشقيق باشان مامي باوكو دايكي مامي كي هي لقل باوكي بران لبدايكو باوكو ثم العم من الأب باشان مامي كي هي لقل باوكي برايا بلام تنهل لباوكو برايا كواتل لطرفي باوكو أبيت سرپرشتيا لطرفي دايكو نابتي ثم ابن العم الشقيق باشان آموزاي باوكو دايكي ثم ابن العم من الأب باشان آموزاي باوكي أمانة وغير أمانة لدواي أمانة هموي أمانة أبيت شي أبينا سرپرشتيار بو بميداني آفرتك كواتا مثلا خال نابێتە سەرپەرشتیار باشە خاڵ نابێ مثلا برای دایکی نابێتە سەرپەرشتیار برای دایکی برای باوکو دایکی یان برای باوکی دەبێت فإن عدمت العصبات ئەگەر عصبانن ئەمانە عصبە يعني چی يعني ئەوانەی لە میراتە پشکی دیاریکراویان نییە ئەمانە عصبە نەبوو باشە ئەو کاتە فالقاضي قاضي مارێ ئەبڕێ چونك حديثك وتمانشية فالسلطان ولي من لا ولي له كور ولايتي هي لزواج يعني كور أتواني داكي خوي ما رببري لك سشيكا طبعا ضل لا ولاية للابن ولا لابن الابن في الزواج ولايات سرپرشتياري زواج بو كورنية وبو كورجنية تابعة أخوار أوانا ناتوانن مثلا ناتواني داكي خوي بميردا ناتواني ننكي خوي بميردا ناتواني فلا يزوج ابن أمه بولاية البنوة عفوا كوريك ناتواني ببيت سرپرشتياري هاو سرگيري دايكي بۆچی چونکە ئەڵێ هاوبەشی نییە لە نێوانی کوڕەکە و لە نێوانی دایکەکەیە لە چییە لە نەسەبە مەسەن ئەم دایکە باوکی کێ باوکی بۆ ئەحمەد ناوێکە
ئەدی ئەم کوڕە باوکی کێ بۆ نمونە ناوی زەیدە بۆ نمونە باشە یعنی کەواتە پەیوەندیەک لە نێوانی باشە ئەم کوڕە لەگەڵ ئەم دایکا لە نەسەبا پەیوەندیان بە یەکۆ نییە ئێمەش ئەڵێن چی ئەڵێن ویلایەت پەیوەستە بەچی بە نەسەب و بە عەسەبەوە عەسەبە چی عەسەبەیە ئەوە بێتە سەرپەرشتیاری گرێبەستی زەواج بۆچی ئەڵێ چونکە ئەڵێ نیسبەتی ئافرەتەکە دایکی ئەم کوڕە بۆ لای باوکی خۆیەتی نیسبەتی ئەم کوڕەش بۆ لای باوکی خۆیەتی دەی باوکی ئەم دوانە جیاوازن لە یەکتر کەواتە ئەم کوڕە نابێتە چی سەرپەرشتیاری ئەو دایکە بەڵام لێک تەریقەوە ئەبێ لە یەک ڕێگەوە چ ڕێگەیە کاتێک کە ئەم کوڕە ئامۆزازای کێبێ ئامۆزازای دایکەکە بێت چۆن مەسەل ئەم ئافرەتە مێردی کردووە بە ئامۆزای خۆی کوڕە مامی خۆی باشە باشە کوڕێکی بووە لەم کوڕە مامەی خۆی ئەبێتە چی کوڕەکەی خۆی کوڕی خۆیەتی لە هەمان کادا ئەبێتە چیشی ئەبێتە ئامۆزازای وانە کوڕە ئامۆزای ئەبێتە کوڕە ئامۆزای کەواتە بەو تەریقەیە دەتوانێت دایکی خۆی مارەکە ئەگەر کەسی نەبوو تەبعاً برای نەبوو مەسەلەن باوکی نییە باپیری نییە برای نییە مامی نییە هیچی نییە بەستەنە ئەم ئامۆزازایە کە کوڕی خۆشیێتی ئەوە ئەتوانێت بەو تەریقە ئەتوانێت دایکی خۆی مارە ببرێت لەو کەسە شروتەکانی وەلی چییە کۆمەڵە مەرجی بۆ دانراوە یەکەم لەوانە ئەبێ موسڵمان بێت کەواتە کافر ناتوانێ ئافرەتی موسڵمان مارە ببرێت لە کەسێکی کە ناتوانێت بێتە سەرپەرشتیاری گرێبەستی زەواج یعنی مەسەن کەسێک هەیە بۆ نمونە مەسیحیە بەڵام کچێکی هەیە موسڵمان بووە ئەوێ مێردکا بە کوڕێکی موسڵمان ئەوە نابێت ئەڵێ نابێت هینی کات نابێت بێتە سەرپەرشتیاری ئەو کچەی خۆی کە موسڵمان بووە ئەگەر کچەکە موسڵمان نەبوو بێ کوڕێکی موسڵمان بچێتە داوای ئەوە دروستە بۆ چونکە کچەکەی مەسیحیە و باوکەکەش مەسیحی ئەوە دروستە ئەمما ئەگەر کچەکە موسڵمان بوو ناتوانێت ببێتە سەرپەرشتیاری بۆچی چکە خوا فەرمێ ولن يجعل الله للكافرين على المؤمنين سبيلا خوای گەورە هیچ ڕێگەیەکی دا نەناوە لەسەر بۆ کافرەکان لەسەر ئیمانداران دەسەڵات سوڵتە باشە هی کافر بەسەر مسلمانە خوای ڕێگەی بەڵێ بەسەری ئازاڵبی و سەرپەرشتی بکاو ئەمانە نابێت هەرچەند لە ڕاستی ئەم ئاەتە زۆر هین نییە زۆر صریح و واضح نییە لەسەر ویلایەت یعنی شتێکی عامە ئەجا ئەم باسە ئەم دەسەڵاتی قەلبیە یعنی مەسەلەن کەسێکە موسڵمانە کابراکی کافر زۆری لێکە ئەڵێ ئەبێ پاشگەز بیتەوە لە دینەکەی خۆت باشە یان پاشگەزە بێتەوە یان نابێتەوە نیە ئەگەر پاشگەز نەبووە شەهید ئەوە شەهیدە کوشتی شەهیدە ئەگەر پاشگەز بووە دوو حاڵەتی هەیە یانەوەی لەژێر زۆر و زەبری ئەمە مەسەلەن بە زمان دەیڵێ ئەوە هیچ اعتیباری نییە وانە وەکو ئیلا من ئوکریها وقلبه مطمئن بالإيمان لە دڵەوە ئیمانی هەیە بە زمان شتێکی وتووە هیچ تەسیر ناکە وەکو عەمار یعنی باسی خواکانی ئەوانی کرد بە باشە هەندێک قسەی بە پێغەمبەری خوا کرد و ئەمانە پێغەمبەری خوا زۆر گریا و پێغەمبەری خوا فەرمووی چۆن دڵت چۆن بوو دڵ حسێبە فەرمووی وەڵا دڵم مطمئن بوو لەسەر ئیمان فەرمووی فەئین عادوا فعد ئەگەر جاری کە زەختیان لێ کردی ئەتوانی ئەو لەژێر زەخت و فشارە هەموو کەسێ تەحەموڵ ناکە ئەنجا زەخت و فشارەکەی زۆر بوو باوکیان شەهید کرد دایکیان شەهید کرد لەبەر چاوی لەبەرەوە ئەمە یعنی عولەما فەرموون چیە فەرموون سێ شت هەیە لە هیچ حاڵەتێکە حەڵال نابێ ثلاثة لا تحال لا تباح بحال سێ شت هەیە حەڵال نابێ لە سێ حاڵەتە یەکەم الكفر کوفر حەڵاڵە بێ حەڵال نابێ بۆچی چونکە کوفر لە دڵەوە سەرچاوە ئەگرێ دڵی لەگەڵیانە بێ کوفر نییە بە زمانیش بڵێ کوفر نییە مادەم لەژێر زەخت و فشاراوی کوفر نییە زیناش بە هەمان شێوە حەڵال نابێ بە زەخت و فشار بۆچی چونکە زیناگە کابرا زەوقی نەبێ ناتوانێت زینا بکە کاتە زینای کرد بە زەوقۆ کردوێتی سێهەمیش بریتە لە چی لە قەتل کەسێ زۆرت لێ بکە بەرامبەرەکەت بکوژی نابێ بیکوژی بۆچی چونکە نەفسی ئەو وەکو نەفسی تۆ وایە فەرقی چیە بۆ فەزلی نەفسی خۆتە دەی بەسەر نەفسی ئەوە بۆیە کەسێک لێ قبول ناکرێ بڵێ وڵا فڵان کەسم کوش بۆ برا من مەأمور و المەأمور معذور ئەم کەلیمە دوو لە ڕوتان شەیتانیە
هاتۆتە سەر زمانی خەڵکی المەأمور معزور ئەوەی مەأمورە معزورە کاکە معزورنی لۆ معزوری تۆ ئەم کابرا زۆر لێک ئیلا ئەبێ بیکوژی گینا دەتکوژم بۆ فەزلی نەفسی خۆتە دەی بەسەر ئەوە بۆی عولەما فەرمون بە هیچ شێوەیازێک دروست نییە ئەو سێشتە لە هیچ حاڵەتێکە جا کوفر کە زۆری لێکرا کوفری کرد بە زمان بەڵام دڵی لەگەڵی نەبوو کوفر نییە ولكن من شرح صدرا بالكفر وانە دڵی لەگەڵ بوو ئەوە کوفرە کەواتە باسەکە باسی دڵە کافر دەسەڵاتی لەسەر دڵی چی نییە دڵی ئینسانی مسلمان نییە دڵ لە دەستی خۆیەتی وەکو ئافرەتەکە پیاوەکەی زۆر خراپبوو لەگەڵا پێی وت بەدبەختت دەکەم وتی تۆ ناتوانین من بەدبەخت کەوتی چۆن وتی آخر خۆشببختی لە ناو دڵایە دڵەکەش لە دەستی خوای گەورایە کەواتە تۆ ناتوانانی ئەتوانی لێم دەی عەزیەت بکە بەڵام بەدبەختمکەی ناتوانانی ویلایەت ئەڵێ بەڵگەیکی تریانەوە ویلایەت مەبنیە لەسەر چی لەسەر چی دامەزراوە لەسەر عەسەبەبوون لە ئیرسا یعنی لەسەر ئەوەیە کە ئەم کەسە پشکی دیاریکراوی نییە لە میراتگرتنە ئەمە ئەوانەی باسمان کرد ئەوانە پشکی دیاریکراویان نییە ئەوانە عەسەبن دەی تەواروس هەیە میرات وەرگرتن هەیە لە بینی کافر و مسلمان ینی کافر ئەتوانێت لە مسلمان بەرێ یا مسلمان لە کافر طبعا ئەمەی کە کافر لە مسلمانی نابا ئەمە ئیتیفاقی لەسەر هیچ خلافی تێدا نییە ئەمە مسلمان لە کافر بەرێەوە خلافێکی تێدایە لە بینی زانایان و حتا لە سەحابەشەوە هاتووە معاویە و معازی کوڕی جەبەل و هەندێک لە زانایان دواتریش ئەڵێن کافر لە مسلمان نابەز مسلمان لە کافر دەبا مسلمان لە کافر دەبا جا ئەو حەدیثش کاتوە لا يرث المسلم الكافر ئەڵێن مەبەستی کافری حربیە کافری حربیە نە کافری مسالم ئەوەی کە دانیشتۆ بۆ خۆی هیچ هاوڵاتیەکە بۆ خۆی دانیشتووە من باسم کردووە لە ماستەرنامەکەمە چاپیش کراوە لە لوبنان أحكام العلاقات الاجتماعية بين المسلمين وغير المسلمين لێ بەتەفسیل باسم کردووە کە ئایا میرات وەرگرتن لە بینی کافر و مسلمانات چۆن و هەروەها شتێکی کرد دەڵێ کافر ئەتوانێت کافر بەبێردا ینی باوکەکە کافرە کچەکەش هەر کافرە ئەتوانێت یعنی جوانترە واوە بڵێن نامسلمان ئەتوانێت نامسلمان چونکە کافر بەڕاستی حکمێکی تایبەتە نامسلمان عامترە مەسەلەن هەموو کافرێک هەموو نامسلمانێک کافر نییە وەکو باسمان کردووە باشە نامسلمان هەیە کافر نییە ئەهلی فترەیە دینی پێ نەگەیشتووە بۆشی نەکراتەوە ئەمە حکمی کافری بەسەرا نەدراوە کەواتە بڵێن نامسلمان ئەتوانێت نامسلمان بە مێردا ینی پیاوێکی نامسلمانە کچێکیە نامسلمانە ئەتوانێت بە مێردی بدا بۆ نوە کوڕێکی مسلمانە چێداوای کچێکی مەسیحیان مەسەلەن یەهودی ئەتوانێت بە مێردی بدا بەڵێ بۆچی ئەڵێ لأن الكفر ملة واحدة چونکە هەمویان چ مەسیحی بێت چ یەهودی بێت چ هەرچی بێ هەمویان لە یەکچین لە یەک مەرتەبان ینی هەمویان نامسلمانن بەنسبەت ئیسلام و نامسلمان دا زۆر جارە وترێ آخر ئەم کەلیمەیە قورسە ئەڵێ کافر و ئەمەنە براق یعنی جارێک من لە گفتوگویەکم هەبوو لە یەکێک لەو کەناڵانە یعنی وتم بەرامبەرەکەی منی پێکا بۆ نامسلمانە منیش ئەوم پێ نامسلمانە یعنی من نەچمە سەر دینەکەی ئەو تا تەعمید نەکرێم تا نەچمە سەر دینەکە و دینەکەی ئەو قبول نەبێت تا نەڵێ مەسەلەن ئیسا مەسەلەن ئیلاها وانێ یا ئیبن اللهە ئەوە من ناچمە سەر دینەکەی وەلای ئەو دینەم هەڵ نەگرتووە ئەویش بە هەمان شێوە لە لای من وایە ئەمە تەوسیفە ئەمە هین تۆمەتدان نییە یا با بڵێن ئەمە سوکایەتیکردنیە بە بەرامبەر ئەڵێم بەرامبەرەکەم نامسلمانە لەسەر دینی من نییە و ئەوژەڵێ تۆش لەسەر دینی من نیت و ئەمە فەزلەکەی بۆ ئیسلام ئەگەڕێتەوە ئیسلام مەساحەیەکی داوە بەوان زۆر لە کەس ناکا بێتە ناو هەر کەسێک هات ئەبێ بە ئازادی خۆی بێت زۆر لە کەس ناکا بێتە ناو دینی ئیسلامەوە لا ئیکراها فی الدین پاشانە فەرمێ والذین کەفەڕوا بعضهم ئەولیاء بعض ئەوانەی کوفریان کرد هەندێکیان سەرپەرشتیاری هەندێکی تریانن دۆست و پشتیوانی هەندێکی تریانن ئەمما پشتیوانی یا دۆستایەتی یان سەرپەرشتیاری لە بینی مسلمان و کافرا نییە ئەمە بەنسبەت مەرجی یەکەوە مەرجی دووهەم عەدالەتە
عدالت کەواتە ئەڵێ ئەبێ ئەو کەسەی کە سەرپەرشتیاری گرێبەستی هاوسەرگیریە کابێت چی بێ ئەبێ عادل بێ عدل بێ کەواتە فاسق ناتوانێت باوکێک بڵێن فاسقە یا برایەک فاسقە ناتوانێت کچەکەی خۆی یا خوشکەکەی خۆی بە مێرد بدا و سەرپەرشتیاری نیکاحەکەی بکە بەڵکو ئەگەر بۆ نمونە باوکەکە فاسق بوو باشە ئەڕوا بۆ کێ بۆ باپیرەکە ئەگەر باپیریە بۆ ڕا بۆ باپیرەکە ئەگەر باپیر نێنێ بۆ ڕاوە کێ بۆ برای کچەکە بۆ کوڕەکەی خۆی ئەو کاتە ئەو مارەیەەکە مەقصود چی ئەمە بەس چیە لە عەدالە دەڵێن عادل بێ ئەلبەتە ئەمیش خلافی تێدا لە بین عولەما یعنی ئەبوو حەنیفە ڕەئی وایە فاسقیش بێ هەر ئیشکال دروست ناکە ئەو ڕەئی وایە بە جمهوری عولەما ڕەیان وایە ئەبێ عادل بێ ئەبوو حەنیفە تەخفیفی کردووەڵێ دروستە ئەگەر عادلیش نەبێ مەبەس چییە لە عەدالەت عەدالەت ئەوەیە کە گوناهی گەورە نەکا و پێداگری نەکا لەسەر گوناهی بچووک عدم ارتكاب الكبائر وعدم الإصرار على الصغائر پێداگری نەکا لەسەر گوناهی بچووک وەک گوناهی گەورە نەکە گوناهی گەورە وەکو چی هەر تاوانێک سزای هەبێ لە دنیا یان لە قیامەت یان لە هەردووکیان ئەوە پێوتێ گوناهی چی گوناهی گەورە ما عەدای ئەوە گوناهی چییە گوناهی بچووکە گوناهی بچووکە مەسەلەن نەزەرێکە شتێک لەو بابەتە ئەوە پێوتێ گوناهی بچووک وهروە شتێکی کەیان بۆ ئضافە کردووە وعدم فعل ما يخل بالمروءة ئەو شتانەی ئەو کار و وتە و هەڵس و کەوتانەی کە لەگەڵ مروءەت و مەردایەتی و جوامێری ئینسان ناگونجێ کەلبەولی فی الطرقات مەسەلەن وەکو کەسێک بێ دوو لە ڕووی جەنابتان و بینەران لەسەر ئەو شەقامە میز بکە ئەوە شتێکی زۆر ناشرین و قەبیحە کەواتە ئەمە طبعاً ئەمەش ئیزافەیان کردووە بۆ ئەوەی کە ئینسان هەمیشە ئاگای لە خۆی بێ لە ڕەفتاری خۆی بێ لە هەڵسوکەوتی خۆی بێ و دلیلیش بۆ ئەمە ئەم حەدیثەیە لا نکاح إلا بولي مرشد باشە نکاح نابێت دانامەزێ ئیلا بەچی نەبێ وەلیەک مرشد یانی عادل بێ ئیمامی شافعی فەرموویەتی مرشد یانیش یانی عادل بێ عادلیش ئەوە بوو کە باسمان کرد ئەدی فیسق کامەیە یان فیسق بۆچی مەثەلەن ئەوەیە طبعا فیسق ینی پێچەوانی عادل یعنی ئەو کەسە کە گوناهی گەورە بکە یان مەثەلەن گوناهی پێداگری بکە لەسەر گوناهی بچووک یا ئەو کارە نەشیاوانەی کە باسمان کرد ئەنجام بدا ئەڵێ فیسق چونکە نەقسێکە نوقسانیەکە ینی خەلەل لە شایەتیە دروستەکە یعنی کەسێک ئەگەر فاسق بوو نابێتە شاهید وانە شایەتەکەی بەتاڵە إن جاءكم فاسق بنبأ فتبينوا كواتا يعني عكسكي بيتشي مفهوم مخالفكي يعني إن جاءكم عدل يعني فاقبلوا أجر عدلك هات سيجينا عدل بو قسكي لي ورقن قبول كان بلا ما قال زاني تان فاسقة قسكي لي قبول ما كان يكسر لسر برياي لسر مدن تبين بكن تأكيد بكن وبزان واي أواني كواتا اللي را فسق أبيت خلليكي قورا لشهاتي دانا ئێمادام خەلەل لە شایەتی دانا خەلەلیشە لە چی لە ویلایەتە ئەو کەسە نابێتە وەلی مادام فاسقە قیاسەن لەسەر چی لەسەر شایەتی و قەولێکی تر هەیە وەکو وتمان قەولی ئەبوو حەنیفەیە ئەڵێ بەمەرج نەگیراوە عەدالەت لە ویلایەتە بۆچی ئەڵێ چونکە ویلایەت سەرپەرشتیاریکردنی ئافرەت بە مێردانی ئافرەت لەسەر ئەساسی وتمان چییە تەعەسسوبە لە میراسە عەسەبە بوونە لە میراتە دەی ئەم تەعەسسوب و عەسەبایەتیە وا ئەکا کە ینی شەفەقەت و ڕەحمەت و بەزەیی زۆر بێ بۆ ئەو کەسەی کە سەرپەرشتیاری نیکاحەکەیەکە مەسەلەن باوکێکە خۆی فاسقە بەڵام کاتێ ئەوێ کچەکەی بە مێردا ئەوە کچێتی ئەوە جەرگێتی کە بە مێرگێدا ئایا بیری لێ کاتەوە ئەم کچەی خۆشبەخت کایانە بە کەسێکی باشی بدایانە وانە حتمما بیری لێ کاتەوە باخۆشی عارەخۆرە و فاسقە و ئەمانە باخۆشی وای بەس حەزەکە کچەکەی ئاسوودە بێ خۆشبەخت بێ ئیلا نادیرن یعنی کەم وایە مەزەن باوکێک بێ ڕقی بێ لە کچەکەی یا مەسەن برایەک بێ ڕقی بێ لە خوشکەکەی بۆیە ئەڵێ چی ئەڵێ مادام باسەکە باسی تەعەسسوب و دەمارگیریە و باسی پشتیوانیە و باسی ڕەفەت و شەفەقەتە کەواتە ئەڵێ هەمیشە هەوڵەدا مەسلحەت و بەرژەوەندی ئەو کەسەی کە بە مێردی ئەدا ڕەچاو بکە ئەمەش بەڕاستی ئەڵێ جیاوازی نییە لە بینی کەسێکی عادل و کەسێکی فاسق لە نەزیر و هاوشێوەی ئەمەش ئاوتری ئەڵێ مەسەلەن
ئەگەر کەسێ بکوژە بە عەمدی قیساسی لێ وەرەگیرێت و ئیلا کێ نەبێ ئیلا باوک مەسەن باوک و دایک ئەمانە بۆچی هەڵا چونکە باوک و دایک چونکە ئەوەنە شەفەقەت و ڕەحمەتیان زۆرە بۆ منداڵ دەستیان ناچێتە خوێنی منداڵ ئیلا مەگەر گەشت بێتە گیانیان ئیلا مەگەر هەموو ڕێگەیان لەگەڵا تاقی کرد بێت و ئیسفادەی نەبوو بێ دەستیان ناچێتە خوێنی ئیلا نادیرن حاڵەتێکی زۆر نادیرە کە مەسەن باوکە کوڕی خۆی بکوژێ یان دایکێک کەواتە ئەڵێ پێویست ناکە عقوبەیەک دانین بۆ ئەم باوکو دایکە بۆ کوشتنی کوڕەکە تۆڵی لێبسین بۆ چونکە خۆی ڕادعێک بربەستێک هەیە لە بەردەمی ئەم دایک و باکە و لە بەردەمی کوشتنی ئەو منداڵە ئێتر پێویست ناکە شەرع بێ ڕادعێکی تر دابنێ لەبەرەوە ئەڵێ ئەمە ڕەبتی بەوە نییە مەتەلەن جا ئەم کەسە عادل یا فاسقە ئەوە پێویست ناکە ئەمە ڕێی ئەبوو حەنیفێ هەروەها دەڵێ بە مەرجگرتنی عەدالەت لە نیکاحە بەڕاستی حەرەج و ناڕەحەتی و تەنگەلانیەکی زۆر گەورە دروستەکە لەبەرچی لەبەرەوەی بەتایبەت لەم سەردەما عادلی ئاوها مەسەن گوناهی گەورە نەکا و پێداگرینەکە لەسەر گوناهی بچووکە هەر مەسەلە هەر بەردەوام غیبەت کاتەوە لەوە دەرەچێت کە عادل بێت وانە بەردەوام نەزەرکە لەوە چێت کە عادل بێت ئەوجا کۆمەڵێشت لەو بابەتانە جەجاری واشە کابرا هەر گوناهی گەورەشی کردووە کەواتە ئەمە دۆزینەوەی ئەم کەسە بڵێ ئەمە عادل بێ و وا بم مەرجانە ئەمە تۆزە قورسە لە ناو بەتایبەت ئەم کۆمەلگانەی دواتر کەواتە ئەڵێ با ئەم مەرجە ئەمە هەڵگرین بڵێن کەسێک کە ئەگە عادل بێ و عادل نەبێ بتوانێ کچەکەی خۆی یا خوشکەکەی خۆی بەمێردا ئەوش بۆ چوونێکە ڕەیەکە بەڵام هەتا ممکن بێ ئێمە ئەو مەرجە هەر مساومەی لەسەر نەکەین و بڵێن ئەو کەسە بێ ئین بێت عادل بێت خاڵی دووهەم بلوغ باڵغ بوون کەواتە ئەو کەسێک کە سەرپەرشتیاری ئەو ئافرەتە کە ئەبێ باڵغ بێ منداڵ ناتوانێت سەرپەرشتیاری عەقدی زەواج بکە بۆچی چونکە ویلایەت و سەرپەرشتیاری خۆی ناتوانێت بکە دا چۆن ناتوانێت هیچێکی تر بکە ئەوەش ناتوانێت لە بابی ئەولا ناتوانێت هیچێکی تر بکە کە خۆی بۆ خۆی ناتوانێت وەکوڵێ فاقد الشەیء لا یعطی کەسێک خۆی نەبێت توانێت بەخشێ ناتوانێت یەکیشکل لە مەرجەکان ئەوەیە کە عاقڵ بێ کەسێک کە شێد بێ دوو لە ڕوتان عقلی تاوانە بێ ناتوانێت ویلایەتی سەرپەرشتیاری نەفسی خۆی بکات چجای بتوانێت سەرپەرشتیاری مەسەلەن کچێک بکە ئافرەتێک بکا بە مێردی بدا نابێت چەند باوکەکەی مەسەلەن تەواونی عقلی تاوانی یا براکەی یا هەر کەسێک لە وەلیانەی کە هەیەی ئەوەژێکی تر لە مەرجەکان مەرجێکی پێنجەم السلامة من الآفات المخلة بالنظر ئەبێ ئەو سەرپەرشتیارە سەلامەت بێ لە هەموو ئەو ئافەت و ئەو دەرد و ئەو نەخۆشینیانەی کە تەئسیر لە چیەکە لە سەرنجدان و بیرکردنەوە و بڕیاردانی دروست نەزەرانی نەک تەماشاکردن یعنی سەرنجدان یعنی بیرکردنەوە یعنی طبعا ئەم بە مێردانی کچێک بە مێردانی خوشکێک ئەمە شتێکی سەهل و ئاسان نییە ئابێ کەسێکی ژیری دەوێت کەسێکی عاقڵی دەوێت کەسێکی وریای دەوێت باشە زۆرجار بەڕاستی کە ئافرەت تووشی نەکبەتی و بەدبەختی ئەبێ بەدەست مێردەکەیەوە خەتای کێ خەتای وەلیەکەیەتی وەلیەکەی باش تحقیقی نەکردووە باش ورد نەبووەتەوە لە ئەخلاق و ڕەوشت و هەڵسوکەوتی ئەم کوڕە حرەوەنە پرسیاری کردو لە دووسێ نەفەری وەکو خۆی دو لە ڕوتان ناشارەزا چۆنە وەڵی کوڕێکی کاسبە و وایە و ئەمەیە و ئیتر کۆمەڵە لەو بابەتانەی وترا و ئیتر تحقیقی لە دینی نەکردو برا ڕاستە ئەمە ئەم کوڕە کاسبە پارەی باش پیاکە ئەری دینی هەیە ڕەوشتی باشە نەیپرسیوە هەرو نەیپرسیوە نوێژەکە وەڵی دەکا و ناکا و ئاوهانە دەیکا ئیشاڵا دەیکا ئەمە ئیتر وای لێ کرد بۆ قوڕی کرد بەسەر ئەم کچەیە ئەم خوشکەیە بۆیە زۆر جار ئەوە زۆر مهمە یعنی ئەبێ ئەو باوکە یا ئەو کەسێک کە کچەکە بە مێردەدا کەسێک بێ دوور بێ لە چی لە ئافەتی چی لە ئافەتێک کە کاریگەری دروستەکە لە بڕیاری دروست کەواتە ئەو کەسێک کە مختل النەظەرە یعنی الله سنجدانی تەواو نییە بەسەبەبی چی تەواو نییە بەسەبەبی پیری هەڕەم پیری بەبی خەبەل ینی اختیلا خەلەلێک لە عەقڵ ئەوە بەڕاستی ئەڵێ ئەو ویلایەتیان بۆ نییە بۆچی چونکە ناتوانن کوفئێک هەڵبژێرن بۆ هاوشانی ئەم ئافرەتە هەڵبژێرن ناتوانن کەسێکی باش دەستنیشانکەن بۆ ئەم ئافرەتە بەڵام مەڵەیە گەر هات و نەخۆش بوو
لەهۆش خۆی ئەچوو جارجار لەهۆش خۆی ئەچوو هەڵە چاوەڕێەکەین هەتاچی هەتاوەکو چاک بێتەوە بۆچی هەڵە چونکە بێهۆشی زوو نامێنێ زوو ئەڕوا وەکو خەوتن وەکو چۆن ئینسان خەوت بێ بە خەبەردێ هەروە بێهۆشیش بوو چاکە بێتەوە و دەتوانێت ئیشەکە بکە بەڵام ئەگەر شێت بوو چی لێەکەی ئەگەر مەسەلەن پیر بوو خەڵافا بوو چی لێەکەی چاک نابێت وهروها شەشەم ئەللا یەکونە مەحجوورەن عەلەیه بسەفە ئەم کەسە سەرپەرشتیاری عەقدی زەواجەکە منع نەکرابێ لە هەڵسوکەوتکردن لە ماڵ و سامانەکەی بەهۆی چیەوە بەهۆی سەفەهەوە بەهۆی کەم عەقلیەوە بەهۆی نەزانی و بێکەڵکیەوە هەندێک کەس هەیە بەڕاستی نازانێت تەسەڕف لە ماڵی سەرۆت و سامانی خۆی بکە ملیۆنێ دیناری بەرێ بەشی ڕۆژێکی ناکە ئەم کەسە ئەبێ حەجری لەسەردامرێ ئەبێ منع بکرێ لە تەسەڕفکردن لە ماڵەکەی لەبەرەوە ئەگەر ئاوها حەجری لەسەردانراوی ینی قازی محکەمە بڕیاری دابێ ئەم کەسەی تر بۆی نییە لە ماڵی خۆی تەسەڕفکە لە ماڵی خۆی بۆچی چونکە نازانێت تەسەڕفکە ئەوە لەبەرەوە ئەگەر وابوو ئەو کاتە نەشتوانێت سەرپەرشتیاری بە مێردانی ئافرەتێک بکە بۆچی چکە ویلایەتی بەسەر خۆیان نییە چزاوی ویلایەتی بەسەر کەسێکی ترا هەبێت خاڵی حەفتەم ئەن یەکونە حەلالن ئەو کەسێک کە کچێک یا ئافرەتێک بە مێردەدا ئەبێ چی بێ ئەبێ لە حاڵەتی ئیحرامە نەبێ لە حاڵەتی ئیحرامە نەبێ ئیحرام بۆ حەج یا بۆ عومرە کەواتە ئەگەر لە حاڵەتی ئیحرام مووی حەج بوو یا عومرە بوو ئەوە ناتوانێت سەرپەرشتیاری هاوسەرگیری گرێبەسی هاوسەرگیری ئافرەتێک بکات چ کچی بێ چ خوشکی بێ و ئەوانی تریش چونکە حەدیسەکەمان خوێن کاتی خۆی لا ينكح المحرم ولا ينكح نەخۆی مارە ئەکا نە ئەتوانێت کەسی تر مارە بکە نە ئەشتوانێ مارە بکرێت لە حاڵەتی ئیحرامە خاڵێکی تر کە گرنگە ئەڵێ ئەگەر هاتوو وەلی یەکێک لە مەرجانەی لە دەستدا یعنی ئێمە وتمان حەوت مەرجەیە بۆ ئەوی کە کەسێک بێتە وەلی ئەگەر یەکێ لەو مەرجانەی تیانە بوو ئایا ئەو کاتە چیەکەی مەسەلەن بۆ نمونە وەلیەکە فاسق بوو وەلیەکە باڵغ نەبوو وەلیەکە مەسەلەن عەقلی تەواو نەبوو ئەو کاتە چیەکەی ئەڵێ ئەگەر هاتوو یەکێک لەو مەرجانەی کە باسمان کردیان نەبوو ئەوە ویلایەتەکە سەرپەرشتیاری زەواجەکە لەم وەلیە نوقسانە نەقڵ ئەبێ ئەوگوازێتەوە بۆ چیە بۆ ئەوەی دوای خۆی باوکەکە مەسەلەن کە تەواو نییە ئەڕوا بۆ باپیرەکە یان باپیرەکە تەواو نییە ئەچێ بۆ براکە برای مەسەلەن براکە تەواو نییە برای گەورە مەسەلەن ئەچێ بۆ برای خواری ئەو یا مەسەلەن برای یەک دوو برای یەکیان برای باوکو دایکی ئەویان برای باوکی برای باوکو دایکی کە تەواو نییە ئەچێ بۆ برای باوچێکە ئاها بەو شێوازە ئیتر بەم شێوازە نەقڵ ئەبێ ئیلا کێ نەبێ ئیلا محریم نەبێ ئیلا ئەگەر وەلیەکە لە حاڵەتی ئیحراما بوو ئەوە ویلایەتەکە لە مەسەلەن لە یەکەمەوە ناچێت بۆ ڕقم دوو لە ڕقم یەک ناچێت بۆ ڕقم دوو لە حاڵەتی ئیحرام ئەگەر باوکەکە لە ئیحراما بوو ناچێت بۆ باپیرەکە باشە ئەلی چیەکەین ئەڕوا بۆ چێ بۆ سوڵتان بۆ حاکم بۆ دەسەڵاتدار بۆچی چونکە بەڕاستی ئیحرام ویلایەت لە ئینسان ناسێنێتەوە خۆ ئیحرام وەکو شێتبوون نییە وەکو مناڵبوون نییە وەکو ئیختیلالی نەزەر و عەقڵ نییە وەکو ئەوانە نییە ئیحرام مانیعە لە نیکاح نەک ویلایەتی لێ بسێنێتەوە ویلایەت ناسێنێتەوە بۆیە کە مادەم ویلایەتەکەی هەر ماوە بەس ڕێگریەک هەیە لێ ناگەڕێ بیکە ویلایەتەکەی هەر هەیە بەس ڕێگریەک هەیە لەوەی ناتوانێت ئەم ویلایەتە جێبەجێکە لەبەرەوەی ئەبێ کێ بیکە ئەبێ سوڵتان بیکە دەسەڵاتدار یا حاکم بیکە نەک وەلیە نزیکەکە ئەقسامی ویلایەتیشمان هەیە ویلایەت سەرپەرشتیاری ئەبێتە دوو بەشەوە ئەلبەتە خلاف لەوە هەیە ویلایەتی ئیجبار هەیەیانە دوایە باسیەکەین ویلایەت دەڵێ دوو بەشە بەشێکیان ویلایەتی ئیجبارە بەشێکیان ویلایەتی اختیارە ویلایەتی ئیجبار هەیە و ویلایەتی اختیار ویلایەتی ئیجبار یعنی چی ویلایەتی ئیجبار بریتیە لە مارەبڕینی کچێک بەبێ ئیزن وەرگرتنی مەسەلەن باوکەکە کچەکەی خۆی بەمێر دەدا و ئیزنی لێ وەرناگرێ و پرسی پێ ناکا ئەمە ویلایەتێکە
لای زۆربەی زانایان لای جمهوری عولەما ئەم ویلایەتە بوونی هەیە یعنی توانین بڵێن لە چوار مەزەبەکە ئەم ویلایەتە هەیە بەڵام لە دەرەوەی چوار مەزەبەکە ڕئیتر هەیە ئەڵێ نەخێر ئەو ویلایەتە بوونی نییە ئافرەت بەبێ پرس نابێ بەمێر بدرێ بە هیچ نوعێ و بەڵگەشی هەیە طبعاً بەڵگەی بە قووەتیشی هەیە دەڵێ ئەم ویلایەتی ئیجبارە زۆر بڵێن ئیجبار بۆ معنای پرسی پێنەکە بە مێردی بدا و پرسی پێنەکە ئەمە حتا کاتی خۆی نەک ویلایەتی ئیجبار بۆ کچ هەبوو ویلایەتی ئیجبار بۆ کوڕیش هەبوو حتا نەفەر هەیە ئەڵێ من کچیان بۆ گواستومە تۆ باشە وتیانە ئەوە ژنی تۆیە و تاوە ئیتر خۆشم نەمزانی ئەڵێ من هەر لە ماڵ نەبووم هەر ئەڵێ پرسیان بە من نەکردووە ئیتر بەو جۆرە کاتی خۆی ئەوە هەبووە ئەو عورفە غەڵەتە هەبووە بەڕاستی ئەوە غەڵەتە طبعاً غەڵەتە پێچەوانەی فەرموودێ فەرمێ بڕۆ تەماشایکە بیبینە کێڵە دوای عەقڵە دەیگرێ کێڵە دوای بەدڵ ئەبێ وانە فإنه حرام أن يؤدم بينكما بینین مهمە تەماشاکردن مهمە حتا هەندێک جار پێویستەکە بە یەکەوە دانیشن قسە بکەن بزان ئایا تو مەسەلەن جاری وا بە بینینیش تۆ نازانێ ئەم ئافرەتە چۆنە یا ئەم کوڕە چۆنە هەتا قسەی لەگەڵا نەکەی وانە بە قسەکردنا دەرەکەیە مەسەلەن چۆنە و چۆن نیە و ئەتوانی هەڵی سەنگێنی لە ئەنجامی قسەکردنەوە کەواتە ئەڵێ ئەمە سابتە ئەم ویلایەتی ئیجبارە بۆ باوک و باپیر فقط یعنی کە باسی ویلایەتی ئیجبار کرا بەس بۆ کێ لە هەموو سەرپەرشتیارەکان بەس بۆ باوک و باپیرە بۆ غەیری ئەوان نییە ئیجبار لە کچەکەیان بکەن یا لە خوشکەکان بکەن بۆ لە خوشکەکەیان بکەن بۆ منە براکان بۆ منە مامی مەسەرن لە برازاکە ئیجبار بکە ئەوە ناتوانێت بۆچی ئەمە باوک و باپیر هین کراوەتۆ جیا کراوەتۆ لەبەرچی لەبەر ئەوەی کە ئەوان شەفەقەت و ڕەحمەت و بەزەیەکی زۆریان هەیە بۆ ئەم کچەیان وەکو برا نییە مەسەن وەکو مام نییە وەکو ئامۆزانی ئەوانە فەرقیان هەیە باوک و باپیر فەرقیە ئەو باشتر مەسلحەت و بەرژەوەندی ئەم کچە ئەزانێ و شەفەقەت و ڕەحمەتی بۆی زۆرە و ئیلا مەگەر نادیرن زۆر بە کەمی نەبێ ئەگەرنا هەر مەسلحەتی ئەو لە ڕەچاوەکە نەک مەسلحەتی خۆی ئەوە لەبەرەوە سابتیان کردو بۆ باوک و باپیر بەڵگەیان چییە؟ بەڵگانەوەی ئەم حەدیثێ الأيم أحق بنفسها من وليها ئەیم بە شەددە ئەیم لە زمانی عەرەبیە یعنی ئەو کەسەی کە ئەو ئافرەتەی کە مێردی نییە و ئەو پیاوەش کە خێزاندار نیە ئەوش هەر پێوتی ئەیم هەردووکیان بەڵام لێرە دیارە بەپی سیاقم بەسپی ئەو کچەی کە مێردی نییە ئەحەقترە بەچی بە نەفسی خۆی طبعاً کە مێردینیانی چی ینی ئێستا مێردینە پێشتر مێردی کردو ئێستا ینی بەسی بێوەژنە ئەحەق بنفسها من وليها بێوەژن ئەحەقترە لە پێشترە بە نەفسی خۆی لە چیە لە وەلیەکەی ینی خۆی خاوەنی بڕیاری خۆیەتی بێوەژن بەڵام ئەگەر کچ بوو ئەڵێ ئەوە باوکەکەی ینی بە گوێرەی مەفهومی حەدیسەکە ئەوە ئەگەینێ یعنی ئەگەر بێوەژن نەبێ کچ بێ کێ حەقترە بە نەفسی ئەو کچە باوکەکەی باپیرەکە باوکەکەی یا باپیرەکە وەلی ئەمرەکە کە باوک و باپیرە وتمان ئەو دوانە بەڵام طبعاً ئەمەش بە هەڕەمەکی نیە ئەم ویلایەتی ئیجبارە کاڵێن سابتە و جێگیرە بۆ باوک و باپیر بە هەڕەمەکی نیە بەڵکو ئەبێ ئەم مەرجانەی تێدا بێ یەکەم لە مەرجەکان ئەوەیە کە نابێ دوشمنایەتیەکی ئاشکرا هەبێ لە نێوانی باوکەکە و کچەکە یان باپیرەکە و کچەکە مەسەلەن ئەگەر باوک و کچەکە کێشەیە کەوتبێتە بینیان باشە بوو بێتە ڕقەبەرایەتی و دوشمنایەتی لە بینیان لەبەر هەندێک تەسەڕفی باوکەکە یان لەبەر هەندێک تەسەڕفی کچەکە ڕقەبەرایەتی لە بینیانە دروست بوو بێ ئەو کاتە باوکەکە تووڕە بوو بێ بڵێ وەڵی ئەم جارە نازەم هەر کەسیش هات من بە مێردت دەدەم گوێ بە قسەی تۆش ناگرم باشە ڕازی بیا ڕانەزی نەبی من سەرفت دەکەم و لە ماڵ دەرت دەکەم بڕۆ بەخۆت لەگەڵ هاوسەری خۆت بژی ئەوە ئەگەر دوشمنایەتێکی وا هەبوو لە بینیانە ئەو کاتە ئەمە نابێت بۆ چونکە ئەو کاتە ئەو شەفەقەت و ڕەحمەتە کە باسمان کرد نامێنێ یا ئەگەر بێنێ زۆر لاواز و زەعیفە بێوە ڕەچاوی بەرژەوەندی کچەکە ناکە ڕەچاوی چیەکە ڕەچاوی ڕەغبەت و هەوا ئارزوی خۆیەکە ئەمە یەک دووهەم ئەو زاوایی کە ئەوێ بە مێردی کچەکەی بە مێردا بیداتە ئەو ئەبێ هاوشانی ئەم کچە بێ
هاوشانی ئەم کچە بۆ نمونە کچێکە مەسەرەن کچێکی گەنجە ینی بەسەرەن زاواکە بە تەمەنە باشە ئەم بەسەلەن 20 ساڵە ئەو تەمەنی 6 ساڵە ئەوە هاوکوف یەکنین بەڕاستی یا مەسەلەن ئەم کچە بۆ نمونە خوێنەوارە شەهادەی هەیە ئەو کوڕە چییە کەسێکی نەخوێنەوارە باشە ئەمانە بەڕاستی ئەڵێ کوفء نین کە کوفء نەبوو ئەوەش بەڕاستی نابێت ئەوێ بە کوفئی بدا خاڵی سێم و مەرجی سێم ئەوەیە کە ئەبێ بە کەسێکی بدا بتوانێ مارەیی پێشەکی بۆ دابین بکە باشە ینی کوڕەکە توانای دابینکردنی مارەی پێشەکی هەبێ بۆ کچەکە ینی ئەگەر بە کەسێکی بدا فەقیر و داما و هەژار و هیچی نەبێ ئەوە نابێت بەبێ پرسی کچەکە بەمێردێ ڕاستە ئەگەر کچەکە خۆی ڕازی بێ بڵێ قەی ناکە هیچیشی نییە من هەر مێردی پێیەکەم مشکلە نییە کەواتە بەم سێمەرجە ئەو باوکە یا ئەو باپیرە ئەتوانێت کچەکەی بەمێردا بەڵام بەبێ پرسی کچەکەش بەبێ پرسی کچەکە بەڕاستی ئەمە وەکوتم جمهوری عولەما وا دەڵێن ئەمە کاتی خۆی کە ئەم قسەیە کراوە دروست بووە جێ خۆی بووە کاتی خۆی چۆن بووە ئافرەت نهاتۆتە دەرەوە کچ دەرەوەی نەبینی و زۆر بەکەمی کچ هاتۆتە دەرەوە نیە قەدیم باسی قەدیمەکەی کچ مەسەلەن کاتی خۆی هەنوو کچ دوو کەڕەت هاتۆتە دەر کەڕەتێک لە ماڵی باوکی بۆ ماڵی مێردی کەڕەتێکیش لە ماڵی مێردی بۆ گۆڕستان وا بووە زروفەکە وا بووە یعنی کۆمەلگاکە وا بووە ئافرەتان نهاتوونەتە دەرەوە زۆر بەکەمی نەبێ لەبە وەکو ئێستا نییە ئافرەت دێتە دەرەوە بۆ بازار دێتە دەرەوە بۆ دەوام دێتە دەرەوە بۆ هەر شوێنێک بێ دەڕوا و جاری وایە ڕوا بۆ ئەوروپا بۆ خوێندن ڕوا بۆ وڵاتانی دەرەوە بۆ خوێندن باشە کەواتە ئێستا زروفەکە زۆر گۆڕاوە فەرقی هەیە ئێستا مەسەلەن مەسەن ئافرەت کە نەیەتە دەرەوە چۆن بزانێ مەزە ئەم کوڕە چۆنە و چۆن نییە و ئێستا هەموو شتێک براوە تۆ کچەکە هەموو شتێکی براندۆتە ئەوجا پرس بە باوچێکەڵێ ئەو کوڕە وایە و حەزمان لێ هاوسەرگیری بە یەکۆ بکەین ینی زروف جیاوازە سەردەم گۆڕاوە فتواش بەڕاستی بە گوێرەی سەردەمە گۆڕیان ناگۆڕێ یعنی کتێبێکی ڕیسالەیە کە دکتۆر خەرزایی نووسیوەتی دەشتی هێناوە دە عامل دە فاکتەر بۆ گۆڕینی فتووە باش یەک لەوانە گۆڕانی زروفە ئەڵێن کاتی خۆی ئیمامەکە ئیمامی مالیکی ئیبن زەیدی قەیڕەوانی پێڵێن ئەگەر هەڵە نەبم لە ناوەکەیە ئەڵێ کاتی خۆی لە دەرەوەی شار بووە لە دەرەوەی شار مەزرعەیەکیە بۆ لەوێ دەژیا لەوێ سەجی ڕاگرتە بوو بۆ پاسەوانی ئەڵێ پیان و خۆتۆ ئیمامێکی لە مەزەبی مالیک و ئیمامی مالکیش پێی منعی کردووە کە سەگ ڕابگیری حتا بۆ پاسەوانیش فەرمووی لەو کانە مالک حەیەن فی زەمانینا لەتەخەذ ئەسەدەن ضاریە ئەگەر مالک لە سەردەمی ئێمە بوایە نەک سەگێن بڕوا بکە دڕندەیەکی وەکو شێری ڕاگرت یعنی ئەوە جیاوازە زروفەکە گۆڕاوە من لە دەرەوەی شارم باڵتنیەکان هەبوون لەو کاتە دەگەڕان بۆ تیرۆرکردنی عولەماکان لە فەرقیە زروفەکە گۆڕاوە کەواتە حتا هین دەڵێن عولەمای حەنەفیەکان دەڵێن چی دەڵێن ئەبوو حەنیفە ئەبوو یوسف و محەممەدی کوڕی حەسەنی شەیبانی خالفە ئەبا حەنیفەتە في ثلث المذهب لە ڕیوایەتەکە في ثلثي المذهب لە دوو لە سەرسێ یەک لە سەرسێ یا دوو لە سەرسەی مەذهب مخالفەی ئەبوو حەنیفەیان کردووە جاڵەن چی إن هذا ليس اختلاف حجة وبرهان وإنما اختلاف عصر وأوان سەردەمەکە گۆڕاوە نەگەوەی کە بەڵگەکان هەر هەمان بەڵگەیە تێگەیشتنەکان نەگۆڕاوە لە بۆ بەڵگەکان بەڵکو زروف و سەردەمەکان گۆڕاوە سەردەمیش گۆڕا ئەبێ ئینسان بەڕاستی فتوا بگۆڕ الفتوى تتغير بتغير الزمان والمكان والأشخاص والأمكنة والأزمنة أمانة هموي والأحوال إمام ابن القيم فصلێکی هەیە لە إعلام الموقعين هەر باسی ئەو شتانەکە چۆن فتوا ئەگۆڕێ هی وای هەیە لەوەتی هەیە یەک زۆر فتوا ئەدا زۆرف بگۆڕێ نەگۆڕێ جاری وایە تەمەن تەسیرەکە لە گۆڕینی فتوا تەمەن باشە لە ئەوڵە مەسەلە علم زۆربوونی علم فێربوونی زیاتر ئیطلاعی زیاتر تەسیر لە فتواکەکە هی وای هەیە بۆی دەرکەوتووە فتوای پێشووی غەڵەتە هەر لەسەر غەڵەتەکە ئەڕۆ هەر نایسەلمێنێ هەر ئەڵێ من تەواو هەرەوەیە و تەواو
هیوای هەیە بۆی ڕوون کراوەتەوە بۆی چەسپێنراوە کە فتواکەت غەڵەتە بەس ئامادە نیە تەنازول بکە. حەزەتی عومەر هەر لە بابەتێکی میراتە پێوتێ مشەڕەکە یا حیماریە یان یەمیە هەر یەکێک لەوانەی پێڵن فتوایەکی دا ساڵێ باشە وتی ئەوە مەسە ئەو کەسە میراتی ناکەوێت یا عەفوەن میراتی ئەکەوێت دوای ئەو فتوایەکی ساڵی داهاتوو هەمان پرسیاریان لێ کردو هەمان بابەت هاتە بەردەستی فتوایەکی پێچەوانەی فتوای ساڵی ڕابردوویدا باشە چونکە پرسیارێکی معقولی کرد وتی باشە ئەمە ڕاستە هەب ئەنە ئەبانە حەجەرن هەب ئەنە ئەبانە حیمارن هەب ئەنە ئەبانە مەسەلەن حەجەرن ئوڵقیە فی اليەمی ئێخۆ ئەمە باشە ئەو باوکم لێگەڕێ ئەخۆ دایکمان نییەکە ئێمە بۆچی من مەحروم بکرێم کەچی براداجیەکانم میرات بن و من میرات نەبم. حەزەتی عومەر قسەکەی مەوتی وەڵا قسەکەت مەنتیقیە فتواکەی گۆڕی ئەوزا ئەوان عایلەکە هاتنەوە دوایوتیان سیوتیان جاخۆ پار ساڵ تۆ فلان فتوا بە جۆرێکی تردا فەرمووی تیلکە عەلا ما قەضەینە وهذه عەلا ما نەقضی ئەوە فتواماندا پار ساڵ ئەوە فتواکەمان ئەوا بوو وا ئیجتیهادمان کرد ئەم ساڵیش وا فتوا دەین زۆر احتیادیە فتوا بگۆڕێت لە سەردەمێ بۆ سەردەمی کەواتە ئەمە عیلمە بەڕاستی ئەمە تێگەیشتنی دروستە لە دین کەواتە لێرە ئێمە بڕاستی من بۆ خۆم شخصی معتەقید نیم بە ویلایەتی ئیجبار و پێم وایە ڕێی ئەو زانانە کە باز دەکەن کاڵن ویلایەتی ئیجبار نیە لە دینە ئەوە تەواوە و فەرمودەشی لەسرە ئافرەتێک هاتووتی یا ڕەسوڵ الله من باوکم منی داوە بە ئامۆزاکەم ئاستی کۆمەڵایەتی وانییە باشە ئاسی کۆمەڵایەتی وانێ لەو ئاسانیە من مێردی پێ بکەم کەچی منی بە زۆر مارە کردووە لەو بۆ لیەرفیع بی خەسیسەتەه ئاسی ئەو ئامۆزای خۆی بە من ئەو برازای خۆی بە من بەرزکاتەوە وانە بۆ شێوازە نییە فەرمووی دەی تۆ چیەڵێ ئەگەر ڕازیت نەبێ ئەتوانی نیکاحەکە هەڵوەشێنیتەوە یا ڕەسوڵ الله وەڵای من تەنها بۆ ئەوەندە هاتم بۆ ئەوەی بە ئافرەتان بڵێم ئەن لەیسە لئابائیهن فی ئەمریهن شەی بۆ ئەوە هاتووم بە ئافرەتان بڵێم باوکان ناتوان بە زۆر بیاندەن بە مێرد بڕیاری خۆیانە ئەگەر مێردیان نەکرد ناکەن ئەگەر ئیزنیان نەدا نابێ فەرمی بە ئەوەندە هاتووم من کێشەنیە قەی ناکە بەجێ باوکمەکەم بەس بۆ ئەو خاڵە هاتووم بۆی ئافرەتان بزانن ئەو مهمە بەڕاستی کەواتە ئەمە نییە تۆ مەسەلەن باوکێکە زۆر بکات لە کچەکەی آخر خۆ ئەمە مەسەلەن خواردن نییە تۆ زۆری لەگوێڵێ بێم نانە بخۆی یا ئەم جلو بەرگە لە بەرکەی ئەمە بەڕاستی مەسئلەیەکی گرنگ و گەورەیە ئەمە زەواجە ئەمە هاوسەرگیریە ئەمە خۆشببختی یا بەدبختیە ئەمە ئەم دوانە بەیەکەون خۆ ئەم کوڕکچە بەیەکەوە ئەژین باوکەکە خۆی لە ماڵی خۆی دەژی ئەم کچە چێتە ماڵی ئەو کوڕە کەواتە ئەگەر کوڕەکەی بەدڵ نەبێ یا زۆر جار باوک هەیە ئەڵێ چی ئەڵێ زانیوەتی مەسەلەن کچەکە بۆ نمونە حەزی لەو کوڕێ باشە ئەگەر حەزی لێ نەبێ چۆن مێردی پێەکە ئەبێ حەزی لێ بێ ئەبێ خۆشی بوێ وانی ئەبێ دڵی گرتبێتی ئەبێ عقلی گرتبێتی ئەلبەتە نە ئەوەی کە مەسەلەن هین بکەن پەیوەندی ناشەرعیان هەبێ و قسەی ناشریعی بکەم بە یەکەوە ئەمانە نا مەسەلەن بۆ نمونە لە زانکۆ یەکتریان بینیوە باشە کوڕەکەش هاتوۆتە داوای و حتمما کچەکە ئەبێ بینیوەتی لە ئەخلاقی رازی بوو بێ لە هەڵسوکەوتی رازی بێ و خۆشەویستی کەوت بێتە ناو دڵیەوە نەک خۆشەویستی ناشەرعی لە ڕێی پەیوەندی ناشەرعی و تەلەفۆنکردن و نامە ناردن ئۆشتانە نە باز لەوەیە کە ئەبێ خۆشی بێ لەم ئەڕە للمتەحابەینی مثل النکاح لە فەرمودەکاتوە یعنی ئەبێ ئەم دوانە یەکتریان خۆش بێ ئەوجا نیکاحەکە ئەکرێ کەواتە بەڕاستی ئەمە لەجێی خۆی نییە فتوا بڵێن بڵێن باوک ئەتوانێ بەبێ ئیزنی کچەکە بە تایبەت لەم سەردەما بڵێن بەبێ ئیزنی کچەکە ئەتوانێ بە مێردی بدا پاشان ئەوانش کە وتویانە دروستە مەرجیان بۆ دانەوە حتا مەزەبی شافعی ئەم سیانەی کردۆ بە شش مەرجی داناوە شش مەرجی داناوە بۆ ئەو باوکە کە تا بتوانێ کچەکەی بە مێردا بەبێ ئیزنی کچەکە لەبەرەوەی کاتەکەمان کۆتایی هات کۆتایی پێێنین وصلى الله وسلم بارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين